بەخێر بێن من ئاشتی شێرکۆ بەڕێوەبەری ناوەندی ڕۆشنبیری ئاشتی و کتێبخانەی ئاشتی لە شاری هەولێر کتێبخانەی ئاشتی لە ساڵ 1992 دامەزرا ئەو کتێبخانەیە کە من لە تەمەنێکی منداڵیەوە دەستم پێکرد و سەرەتا لە سەد شۆستەوە دەستمان پێکرد ئیتر هەنگاو بە هەنگاو ئەوەی کە ئێستا دەبینن کە لە ساڵی 2020ەوە ئەو کتێبخانەیە کە لقی دووەمی کتێبخانەی ئاشتیە لە داونتاون کە دامەزرایە ئیتر ئێمە هەر لە بنەماڵەیەکی دەتوانم بڵێم ڕۆشنبیر و مەلازادە و خوێندەوار و ئیتر هەوڵماندا بنەماڵەکەم هانیاندام و کە کاسبی بکەم و ئەو کاسبیش کە قسمەتەکەم ئەوە بوو کە هاتمە ناو جیهانی ڕۆژنامە و گۆڤار و کتێب ئێستا ڕۆژنامە شتی وانمایە ئێستا تەنها کتێبخانەیە ئەم کارە بەڕاستی تەنیا ئامانجیمەوە نییە لایەنی بزنسی بی لایەنێکی خۆشەویستیە ینی پێش لایەنە بزنسی و بازرگانیەکە کە تێیدا کاری تێدا دەکەین سپاس لۆخوا کتێب خوێندنەوە خەریکە دەبێتە نەریتەکی جوان خەریکە کۆمەڵگایەکەمان و شارەکەمان ڕوو لەو بابەتە دەکەن و پێیان وایە خوێندنەوەی کتێب هەر تەنها بۆ کاتکوشتن نییە کە خوێندنەوەی کتێب ئامانجی لە پشتە بۆ ڕۆشنبیرکردنی خۆت و بۆی خۆت جوان بکەیت لە ڕووی هەڵسوکەوت و تەعاملکردنی خۆت و ناسینی خۆت کتێبخانەی ئاشتی تقریبان دەتوانم بڵێم 180 ئەوانەی کە خوێندن و هەمووشۆی دەکەن ئافرەت ئیتر ئێستا هەست دەکەم مانەوە نییە کە خوێنەری پیاوی یان کوڕ کەم بۆتەوە ترە من باسی کتێبخانەکەی خۆم دەکەم بە ڕێژەیەکی زۆر ئەوانەی زیاتر هاموشۆ دەکەن و کتێبکردن خوێنەری کتێبن ئافرەتن بە ڕێژەی 180 و کتێبانە کە زیاتر دەفرۆشرێن دەتوانم بڵێم هەموو کتێبێک فرۆشی هەیە هیچ کتێبێک بەلاش چاپ ناکرێت کە چاپ دەکرێت دەفرۆشێ بەڵام بە ڕێژەیەکی زۆر ئەوانەی کە دەفرۆشرێن و زیاتر فرۆشیانەیە بابەتی ئاینی بابەتی ڕۆمان و بابەتی گەشە پێدان ئیتر دوایە ئەوانی تریش دەتوانم بڵێم فرۆشی خۆیان هەیە و چاپ دەکرێن و نامینێنەوە بەڵام ئەو سێ بابەتە پڕفرۆشتنی بازارن لە پێشەنگا و هەم لە کتێبخانەکە ئێمەش بەنسبەت ئەو دارەی کایە ئەو تەنیا کۆمنتی خۆیان لەسەر کتێبخانەی ئاشتی و لەسەر کتێب دەنووسن شتی زۆر جوانە ئیتر هاندانێکە لۆی کە ئەوانێک کە کتێب دەخوێنەوە کە دێن لەو کتێبخانەیە دارێکەیە ناخی خۆیان پەیامی خۆیان بەجێ دێڵم بۆ کتێبخانەکەیمە شتی جوانی تێدا ینی لە بەرنامەماندا هەیە لە داهاتوو کار لەسەر ئەوانە بکەین دەستە بژێریان بکەین ئەو شتانەی کە زۆر زۆر جوانن تێکستەکان بتوانین بیانکەینە کتێبێک ئیتر هەرێکە بە ناوی خۆی بڵاوی بکەینەوە لە 15 دەی 2020 یەکەم ڕۆژ و دەست بەکار بووین لەو لەقەی ئێستاکە لە داونتاونە ئەم کتێبخانەیە کتێبخانەیەکی گەورەیە لە شاری هەولێر بە هەزاران ناونیشانی کوردی و عەرەبی و ئینگلیزی و فارسی لەم کتێبخانەیە بەردەستە و بابەتەکان بابەتی ئاینی بابەتی ڕۆمان بابەتی ئەدەبی بابەتی گەشەپێدان بیرەوەری مێژووی جوگرافی فەلسەفی ئیتر فکری لە هەر بابەتش دەتەوێت لە کتێبخانە دەتوانم بڵێم بەردەستە و کتێب دەوڵەمەندە ینی بڵین ڕێک ئەوەی بە کوردی هەبی لە کتێبخانەکەی مەهەبی نییە زۆر کتێبێ هەر چاپی نمایە بەڵام یەکەکتشین لە کتێبخانە دەوڵەمەندەکانی کوردستان و شاری هەولێر و ڕۆژانە خوێنەرێکی زۆر سەردارمان دەکە کتێبخانەی ئاشتی تەنیا کتێبخانەیەک نییە کتێبی تێداوی کۆڕ و سیمینار و ناساندنی کتێب و کۆڕی شەعری و ئەو بابەتانەشی تێدا دەکرێت لە ماوەی ئەو 5 ساڵی زیاتر لە 300 کۆڕ و ناساندنی کتێب و ئیتر کۆڕی شەعری و مەراسیمی کۆمەڵێک بابەتی ڕۆشنبیری لە کتێبخانەکەمان ئەنجام درراوە ئەوەش هەم لایەنێکی خزمەتکردنە هەم بۆ شارەکەمان و هەم بۆ ناوەندی ڕۆشنبیری شارەکە کە وها لە هەمان کاتدا کتێبخانە تەنیا شوێنێک نییە بۆی کە تو کتێبی تێدا بکرد کتێبی تێدا بفرۆشی شوێنێکە ینی دەتوانم بڵم جیاواز لە شوێنەکانی تر ئەوەیە کە بۆ لایەنی
شارستانەتی شارەکە و وڵاتەکەمان و ئێستا ئەو دیاریدەیەکە لە هەولێر کتێبخانەی زۆر باشن، کتێبخانەی گەورە زۆر باشن و هەرێکە و بە شێوەیەک خزمەت دەکات لە تێ لە بواری چاپکردنی کتێبی لە بواری کۆڕ و سیمیناربی. ئەو کتێبانەی کە لە کتێبخانەی ئاشتی هەن باسم کرد ناتوانم بە تەعدید برم چەند ژمارە کتێبی لێ، بەڵام بە هەزارانی تێدا لە هەموو بوارەکان، ینی چکە لەبەرەوەی ئێستا کتێبخانەی کوردی زۆر دەوڵەمەندە، کتێبی زۆر باش چاپ دەکرێت، وەرجێڕی زۆر باشمانەیە کە کار لەسەر بە چاپکردنی وەرجێڕانی ئەو کتێبانە دەکەن کە پێویستە هەم بۆ کۆمەڵگەمان، هەم بۆ زانکۆیەکان و هەم بۆ خوێنەرەکان لە هەموو بوارێک ئێستا کتێبی زۆر باش چاپ دەکرێت و پێم وایە لە داهاتوو دەتوانین بڵێم کتێبخانەی کوردی دەبێت یەکێک لە دەوڵەمەندترین ئەو کتێبخانانەی کە ئێستا عەرەب شانازی دەکە، ئینگلیز، فارس، پێم وایە لە داهاتوو ئێمەش دەتوانین شانازی بە ئەو کتێبانە بکەین کە دەیخەینە بەردەستی خوێنەران و وەکو چاپکراوە. قسەی کۆتایی ڤاڕ دەیکات.